لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و دوای هەوڵ و ماندووبوونی قایمقامی قەزاکە بە هەماهەنگی و هاوکاری بەڕێوەبەراتی گشتی پاسپۆرتی سلێمانی لە مەراسیمێکدا نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ کرایەوە. کردنەوەی ئەم نووسینگەیە زۆر گرنگە چونکە وەکو گوتم ژمارەیەکی زۆری دانیشتوان و لە هەمان کاتدا بۆ دەرهێنانی پاسپۆرتێک پێویستە سەردانی شاری سلێمانی بکەن. لەمە و پاش نە ئەو ئەزیەتە دەکێشن و نە ئەو خەرجیە دەدەن و نە ئەو کێشە و گرفتانەی کە لە هاتوچۆ دێتە پێشەوە تووشی دەبن. موازبی ئەخلاقیە حکوومەتی هەرێم ئەرکی خۆیەتی ئەرکی لە پێشنی خۆیەتی و حکوومەت بۆ هاتۆ دەکایەوە و ئێمە هەمیشە لەگەڵ جەنابی کاک ڕێبەرە یعنی بەچاوێکی سۆزداری و بەچاوێکی عاتفی و تەمەشای ئەو بابەتان ناکەین و لێرەوە کۆتایی پێ نایە. هەنگاوەکانمان زۆری ماوە و ویزگەکانمان زۆری ماوە. لای خۆشیەوە عەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی ڕایگەیاند سەرجەم ئەو دەسەڵاتانەی کە لە بەڕێوەبەراتی گشتی پاسپۆرتی سلێمانی بۆ وەرگرتنی پاسپۆرت و نوێکردنەوە و هەر کارێکی پەیوەست بە پاسپۆرت ئەنجام دەدرێت هەمان دەسەڵاتدراوە بە نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ و قایمقامی چەمچەماڵیش سەرەڕای پیرۆزبایی لە خەڵکی سنوورەکە خۆشحاڵی خۆی ڕاگەیاند کە هەوڵەکانی بۆ کردنەوەی ئەو نووسینگەیە سوودبەخش بووە. خۆشبەختانە ساڵی ڕابردوو توانرا ڕزامەندی وەزارەتی ناوخۆی عێراق وەرگیرێ و هەروەها ئەم ساڵیش توانرا ڕزامەندی وەزارەتی ناوخۆی هەرێم وەرگیرێ و لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێداویستەکان دابین کرا بۆ ئەوەی کەوا نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ بکرێتەوە. دەبەن بۆ کردنەوەی سوپاسی کاقوبات تاڵبانی، سوپاسی سەرۆکۆماری عێراق، سوپاسی پەرلەمانتارەکانمان لە بەغداد هەمویانەکەین. ئەم دەڤەرە شەهیدی زۆریان داوە، ئەنفالیان داوە، چیمیا بارانیان توش بووە، ڕاگوێزانیان توش بووە، شایانی ئەوەیان کەوا لێرە خزمەت کردیان زیاد لە 200,000 هاوڵاتی لەم سنوورە هەیە کە شایانی ئەوان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمەوە یەکەیەکە خزمەتیان کەین لە خزمەتیانە بوەستین نێن بۆ سلێمانی ئەو ڕێگە دوورە نەبڕن لێرە بیان کەین بە خاوەنی پاسپۆرت. ئەمە دەستپێکەکەی لەوە سەرچاوەگرن لە 16/8 کە برای بەڕێزمان کاقوبات لە 16/8 2010 سەردانی قەزای چەمچەماڵی کرد کۆمەڵک داواکاریمان پێشکەش کرد ئەو بەڕێز وەزارەتی ناوخۆی ڕاستپار کە هەڵسن بەو کارە. بەڵام لە کۆمەڵک ئاستەنگمان بۆ دروست بۆ و کاتە حکوومەتی عێراقی نەیدەکردەوە ئەوە بوو توانیمان لە 2019 ڕزامەندی بەغدا بهێنینەوە بە شانازیەوە هەموو پێداویستەکان لەلایەن ئیدارەی قەزای چەمچەماڵەوە دابینکرا لە بینا لە پێداویستی لە مەسائیلی کارەبا و ئەنتەرنێت. ئێستا شانازی دەکەم کە ئەمڕۆ یەکەم پاسەپۆرت درا بە کەسێک کە باوکو باپیرەی شەهیدن. کردنەوەی نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ هەنگاوێکی تری خزمەت و ئاسانکاری بوو بۆ کەسوکاری شەهید و ئەنفالی سنووری قەزاکە. بڕیاری گواستنەوەی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری بۆ دانیشتوانی سنووری ئەو قەزایە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ سلێمانیەوە بۆ هاتوچۆی چەمچەماڵ کە لەم مەراسیمەدا باسی لێوەکرا هەنگاوێکی تری ئەرێنی و خزمەتە بە دانیشتوانی سنوورەکە. مەجید حەمید، گەلی کوردستان، چەمچەماڵ.